هەموومان یەک دەنگ و یەک هەڵوێز بین کوردستان بپارێزین هەموومان پێشمەرگە بین بەرامبەر دوژمنانمان ئەمادە و چەک لەشان بین پێشمەرگەی چەودەشت و دەرم ئامادە مالە سەنگەرم پێشمەرگەی چەودەشت و دەرم ئامادە مالە سەنگەرم کوردستان دڵنیا بە پارێزم وڵاتم حاڵاکام هەردەم بەرزە شەهید بوونا خەڵاتم ئاڵاکام هەردەم بەرزە شەهید بوونا خەڵاتم پێشمەرگەم هەت نابەزم چەکی شەڕەف لای منە نیشانەی قەناسەکەم نێوجەوانی دوژمنە کوردستان ئەپارێزم هەرچی پیرۆزی منە پێشمەرگەم ئامە سەربەرزم نیشتیمانم ئەپارێزم پێشمەرگەم ئامە سەربەرزم نیشتیمانم ئەپارێزم ئێمەی کورد یا هەر هەموومان یەک هەڵوێستین لە مەیدان ناهێڵین بە فیڕۆ بچێ خوێنی گەشتی شەهیدان ئاڵەی کورد بەرز دەکەین دەپارێزین سنوورمان پێشمەرگەم دنیا و عالەم دەزانێ شۆڕش ژێڕم لەو کاتای هێرش دەبەم وەک هەور دەگرمێنم لە پێناو خاک و وڵاتم ڕۆح و گیانم ئەسپێرم ڕێبازم ئەشتی خوازیە شەهید بوونم شانازیە ڕێبازم ئەشتی خوازیە شەهید بوونم شانازیە دایەکیان دەر شەهید بووم فرمێز کرد نەڕژێ بۆ من هەل هەلام بۆ لێ بدەن بەڕێ بکەن تەرمی